هەڵمەتی دژە گەندەڵی بە سەرۆکایەتی عەلی زەیدی و دەستگیرکردنی بەرفراوان و گەورەی گەندەڵکاران ئاسۆیەکی گرنگە. هەرچەندەوە پەراسوێنەکە لە سەرەتادایە و هێشتا هەنگاوەکان و نەخشە ڕێگاکەی ڕوون نییە، نازانرێت گشتگیرە و هەموو پێکاتەکانی عێراق ئەگرێتەوە یان پاکتاوی سیاسی و تەسفیحسابە دژ بە هەندێک لایەن و کەسانی دیاریکراو. ئێمەی نوێنەری فەرمانبەران و مامۆسایانی ناڕازی لە هەرێمی کوردستان داوا لە حکوومەتی عێراقی فدراڵەکەین کە پرۆسەکە دوور بێت لە ڕۆحیەتی تۆڵەسەندنەوەی نەتەوەیی و نەژادی و مەزەبی سرە گەندەڵکارەکانی هەرێمی کوردستانیش بگرێتەوە، ئەوانەی کە ساڵانێکە سامانی خەڵکی بەتاڵان ئەبەن و خەڵک برسی ئەکەن و بەرپرسیارن لە چەندین قەیران لەگەڵ ناوەندا کە بەداخەوە هەندێکیان بە چەندین دۆسیەوە خەریکە خۆیانمان لێیەکەن بە وتەبێژی هەڵمەتەکە. لەم ڕۆوە و لە 2 هەفتەی ڕابردوودا لە چەند سەردانێکمان بۆ لای دەستگا پەیوەندیدارەکانی حکوومەتی فیدراڵی بە تایبەتی دادوەری داوامان لێکردن کە زیاتر فشار لە حکوومەتی هەرێم بکەن بۆ جێبەجێکردنی بڕیارە فیدراڵەکان کە لە ڕابردوودا ڕێگر بوون لە جێبەجێکردنی چەندین بڕیاری گرنگ و گونجاو بۆ خزمەتی چاکەی گشتی، تاکە دەرفەتی عێراق بۆ دەربازبوون لە دەسەڵاتی ئۆلیگارشی و پشکێنەی حیزبی جددیبوون و تاکۆتای ڕۆشتنە لەسەر ئەم کەیسە، هەروەک گشتگیرکردن و بەسەروەرکردنی دەستورە بەسەر هەموو پنتێکی وڵاتدا. لە کۆتاییشدا داوا لە باڵوێز و نێردە دیبلۆماسیە نێودەوڵەتی و هەرێمایەتیە کاریگەرەکانەکەین کە هاوکار بن و گرفت بۆ پرۆسەکە دروست نەکەن